ئێستا دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی نوێنەرانیەوە لە حکوومەت و پەرلەمان هەمیشە و بەردەوام داوای دادپەروەری و شەفافیە دەکات لە سەرجەم سێکتەرەکانە. لەگەڵەوەشا پرۆژە و بەرنامە و پلانی بەردەوامی هەیە بۆ ئەوەی کە تێپەڕاندنی قەیرانەکان و کێشەکان، بەڵام لەگەڵەوەشە ئەو جیاکاری کە دەبێنرێت بۆ مامەڵەکردن لەگەڵ هەندێک لە پارێزگاکان لەلایەن حکوومەتەوە نیگەرانی خەڵکو و یەکێتیشی لێکەوتوتەوە. بۆ یەکەمە قسە لەسەرەوە بکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ دۆخی ئابووری هەرێمی کوردستانە بکەوە، پلانی چی بێ بۆ ئەوەی کە بتوانێت ئەو جیاکاری کە هەیە نەیهێڵێ. لە خانەقینەوە عەباس مەحموود ڕۆژنامەنووس لەگەڵمانایە. کاک عەباس سڵاو لێبێت و ئەم کاتت باش. با سەرەتا بزانین ئەم دۆخە داراییە بۆچی ڕوبەڕووی هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان کراوەتەوە. بەڕای تۆکو ڕۆژنامەنووسێک هۆکارەکە چییە کە هەندێک لە ناوچەکانی هەرێم بەو شێوەی مامەڵیان لەگەڵاکرێ هەندێک لە پارێزگاکان؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بینێرانی کورسات نیوز. سەرەتا دەبێت باسی ئەو مێژوێ بکەین کە لە نیوان دوو ڕکابەری سەرەکی لە هەرێمی کوردستان هەیە، ئەوەش یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە. ئەم ڕکابەریە گەیشتۆتە ئەوەی کە دەست ببرێت بۆ قوتی خەڵک و خەڵک لە ڕێگەی قوت و ڕستیەوە ببرێتە سەر شەقام و ناڕازیەکانیان دەرببڕن. ئەوش لە زوونی سەوزە بەداخەوە دەبینین زۆڵمێک لە زوونی سەوز و دانیشتوانی پارێزگای سلێمانی و سنووری ئەو ناوچانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تیا هەوادارانی زۆری هەیە. ئەمەش بۆ ئەوەیە کە خەڵکەکە بهێرێتە سەر شەقام و ناڕازی خۆیان دەرببڕن و ناحەقیق بەرامبەر ئەم خەڵکە دەکرێت کە لە ڕێگەی ڕزقەکەیانە لە ڕێگەی قوتی و داهاتی خەڵکەکەیە کە دەست بۆ ئەبرێت و ئەمەش جێ قبولکردن نییە و دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان سنوورێک بۆ ئەم دۆخە دابنات و نەهێلێت ئەو ڕکابەرە دیرینەی خۆی لەم سنوورە بەو شێوە مامەڵە بکات و دەبێت بە زووترین کات مامەڵەی خۆی ئەم شەراکەتە یان بمینێتەوە بە شێوەیەک شەفاف و بە شێوەیەک بێ دادپەروەرانەی تیاابێ یان ئەم شەراکەتە نەهێلێت. باشە. لە کاتێکا کە ئێستا ئێمە خاوەنی حکوومەتێکین کە پێوترێ حکوومەت هەرێمی کوردستان و ئەوەشی کە پرەنسیبی حکوومەتە بۆ مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیانە بێ بەبێ جیاوازی بێ. بۆچی وەکۆی کە باسەکرێ وەکۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڵاتیانیش دەیخەنە ڕوو بۆچی ئەم جیاکاری ئەکرێ؟ مەسەن بۆچی بەم شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵکی ئەم ناوچەیە ئەکرێ لە کاتێکە ئەوەی کە مافی هاوڵاتیانە کە لەو سەرۆت و سامانەی کە هەیە بەبێ جیاوازی بەسەر هەمویانە دابش بکرێ؟ بەکوتم ئەمە شەڕی دەنگدانە، ئەمە شەڕی ناڕازی دروستکردن لە سنووری زوونی سەوزە. ئەم وەزعە لە ئێستا دەبینین ناسفروشتیە و بە جۆرێک دژی هاوڵاتیانە نەک دژی یەکێتی نیشتیمانی کوردستان. دوجار یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ئەم مەلەفە بەلای خۆیەوە بشکێنێتەوە مامەڵە لەگەڵ حکوومەتی ناوەند بکات، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا خۆی چاوەڕی ئەوە کات کە ئەم لایەنە بەخۆیەوە بچێتەوە بە شوێک دادپەروەرانە مامەڵە لەگەڵ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان بکات، نەک دەستی گرتووە بە زوومیکی تری بەرەڵا کردووە و نایلێت خەڵکەکە بە شوەیەکی ئاسایی بحەسێنەوە دەست ئەباتە قوتی خەڵکەکەی، دەست ئەبات بۆ یا ڕێگریە کات لە دابشکردنی قوتی خەڵکەکە. ئەمەش ئەوە دەگەێنێت کە ئەم ڕکابە دیرینە بە شێوەیەک لە شێوەکان دەیەوێت خەڵکەکە بێنێتە سەر شەقام و ناڕازەتی بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکەکە زۆر وشیارن و دەزانن کە ئەو لایەنە زۆر ناتەبایە لە دابشکردنی داهاتی هەرێمی کوردستان و مامەڵەی ناسروشتی دەکات. باشە، لە کاتێکە ئەوەی کە بڵێن داهاتی نەوتە زیاتر لای حکوومەت هەرێمی کوردستانە و ئەوان تەحەکومی پێواکەن، باشە بۆچی ئەو داهاتە بە شێوەیەکی دادپەروەرانە دابەش ناکرێ بەسەر کۆی هاوڵاتیانە؟ لە کاتێکا مازانین داهاتی نەوت ئێستا
لە چاو کاتی پێشوە لە چاو ساڵانی پێشوە زۆر زیاترە چکە نرخی نەوت بەرز بۆتەوە بۆچی ئەم مامەڵایە کات و ینی تەنانەت شەفافیت نییە لە داهاتی نەوتیشە لە ڕاستیدا خۆی داهاتی هەرمی کوردستان ناچێتە سەر خەزینەی گشتیەوە لە هەندی ئاکانت و ژمارە حسابی تایبەت بە هەندی بەرپرسی هەرمی کوردستان و یان باشتر بڵێن بەرپرسی حزبی هەرمی کوردستان دەڕات و ئەو کەسانە دەستیان گردوتە سەر هەژمارەکەەوە ناهێنن ئەو داهاتە بێتە سەر خەزینەی گشتی و خەزینەی گشتی لە ئێستادا لە سنووری سلێمانی بە شوێک لە شێوەکان چۆڵ بۆتەوە یان پارەی پێویستی تیانەیە کە بتوانن موچەی خەڵکەکە پێدابین بکەن. باش دوجار وەکو ئەزانین کاغابازەوەی کە زەرمەندە هاوڵاتیانی ئەم دەڤەرن ئەوەی کە پێی دەوترێت زۆنی سەوز و ئەوان موچەکانیان دواکەی بەهۆیەوەی کە حکومت ناتوانێت ئەو سیولیان بۆ دابین بکە کە بتوانێت موچەی هاوڵاتیانی پێدا بەش بکرێت. بەڵام دوجار خەڵک کە ئاراستەی قسەکانی ئەکا ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستانێکە ئەڵێ ئێوە ڕێگە چارێکمان بۆ بدۆزنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین ڕێگە چارە بۆ چارەسەرکردنیا خڕوبە ڕووبوونەوەی ئەم جۆرە لە نادات پەروەری و لەم جیاکاریە چی بکە؟ لە ڕاستیدا دەبێت بە زووتری کات یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو لایەنە خۆی یەکلا بکاتەوە یان دەبێت بە شەراکەتی زۆر سروشتی مامەڵە لەگەڵ تەواوی هەرێمی کوردستان بکات یان یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی و داهاتەکەی تەسلیمی حکوومەتی ناوەند بکات و لە ڕێگەی حکوومەتی ناوەندەوە داهاتی سنووری سلێمانی و گەرمیان و ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی خۆیدا تەسلیمی حکوومەتی ناوەند بکات و لە ڕێگەی ئەوە مامەڵەی نێودەوڵەتی خۆی بکات و داهاتی خۆی هەبێت و بتوانێت لە ڕێگەی ئەو داهاتەوە لە هەمان کاتە تەواوکردنی لەگەڵ حکوومەتی ناوەند بتوانێت موچەی خەڵکەکە دابین بکات بتوانێت خزمەتگوزاری بۆ سنوورانەی کە خۆی دەسەڵاتی بەسەریا هەیە دابین بکات. ئەمەش باشترین ڕێگە چارەسەر ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێک بکەوین ئەگەر ئەو لایەنانە ئەو لایەنەی کە دەیەوێت بەو شێوەم ناسروشتیەی کە لەگەڵ حکوومەتی و تەواوی خەڵکەکە مامەڵەی کردووە شەراکەتی خۆمان لەگەڵ ئەو لایەنە تەواو بکەین و لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێک بکەوین و ئەو داهاتێک کە لە سنووری خۆمان هەیە لە ڕێگەی دەسەڵاتی دەستوریەوە لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێک بکەوین و داهاتی سلێمانی بەسەر خەڵکەکەی خۆمان دابەش بکەین. باش ئەو ڕکابەریە یاخودە عینادە سیاسی کە ئەیبینین لە بەتایبەتی لە بەغدا کە ینی هەندێک لایەن یاخود لایەنێکی دیاریکراوی هەرێمی کوردستان لەوێ پێداگرە لەسەرەوەی کە عینادی سیاسیکا لەسەر بابەتێک بۆ یەکلاکردنەوەی پۆستێک لە بەغدا ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە لە هەرێمی کوردستانیش بەم شێوەیە مامەڵە بکە یعنی ئەمە جۆرێکە لە گواستنەوەی ئەو عینادە سیاسیە بۆ هەرێمی کوردستانیش؟ بەڵێ ئەو لایەنە لە مێژەوە خۆی بە براگەورە دەزانێت خۆی بە هەمووشت ئەزانێت و نایەوێت تەواوی پۆستەکان لە حکوومەتی هەرێم و هەروە لە ئەو پۆستانەی کە پشکی کوردن دابش بکرێتە سەر تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستان و دەیەوێت هەمووشت لە لای خۆی مۆنۆپۆل بکات دەیەوێت هەمووشت بەلای خۆی بێت و ئەو خەڵکە چاوەڕی دەستی ئەو بێت ئەمە قبول نەکراوە لەلایەن تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستان و تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا ئەوان باڵادەستن لە هەرێمی کوردستان و تەواوی پۆستەکانی هەرێمی کوردستانیان بەدەستەوە ئەمەش ناکرێت کە لە بەغداد تەواوی ئەو پۆستانێک ئەوان تەحەکومی بکەن دەبێت ئەگەر شەراکەت هەیە دەبێت هەمووشت بە شێوەیەکی عادلانە بە شێوەیەکی دادپەروەرانە لە نێوان خۆمان دابەشی بکەین ئەگەر لە دەسەڵاتەکانی هەرێم بەدەستی ئەوانە بێت دەبێت دەسەڵاتی ناوەند ئەوانەی کە پشکی کوردن بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تر بێت ئەمە جێ قبولکردن نییە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە قبول ناکات. باش لە کاتێکە ئەو بەداخەوە ئەو شێوازە لە جیاکاری دەبینین کە هاوڵاتیان تێدا زەرمەند بوون
ینی لەم کاتەیە کە بەم شێوەتەوە مامەڵە لەگەڵ دۆسیەکی گرنگی هەستیاری وەک موچەی هاوڵاتیان دابکرێ تۆ ڕەوایە لە ئێستا داوای ئەوە بکەی کە بەم شێوازەی ئێستاش هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستانە ئەنجام بدرێ بەبێ ئەوەی کە تۆ بڵێن هەمواری یاسایەک بکەیتەوە کە ئەو یاسایە زۆربەی لایەنەکان داوای ئەەکەن ئەڵێن با هەموار بکرێتەوە یعنی ئەکرێتەوە لەم بارودۆخەش دروست کرابێ لە هەرێمی کوردستان و داوای هەڵبژاردنێکیش بکەی کە یعنی ئایندەکەی ڕوون نییە بەپێی ئەوەی کە یاساکە تا ئێستا هەموار نەکراوە بەداخۆ ئەوەی کە لە ئێستادا دەبینین کۆمەڵی پێشهات و ڕووداون کە لە 19 ساڵی ڕابردوو بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکەکەی سەپێنراوە ئەو یاسایی کە لە هەڵبژاردنەکانی پێشوو پێڕۆ کراوە نوێنەرانی خۆمانمان نرد بۆ پەرلەمانی کوردستان ئەو یاسایە زۆر یاسایەکی ناسروشتی و هەروەها نادەتپەروەرانە بووە دەبینین تەنانەت کۆتاکان لە پەرلەمانی کوردستان نوێنەری ڕاستەقینەی خۆیانیانتیان نییە ئەو نوێنەرانەی کە نوێنەری کۆتاکان دیاریکراون نوێنەری چەکدارەکانی ئەو لایەنان ئەم پەرلەمانە کە هەیە لە ئێستادا نوێنەراتی تەواوی خەڵکی کوردستان و تەنانەت کۆتاکانیش ناکات بۆیە دەبێت یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بە شوێی مدێرن و دادپەروەرانە بێت و تەواوی شارەکان ڕێژەی خۆیان دیاری بکرێت و بازنە بێت و هەر بازنەیەک نوێنەری خۆی هەبێت چۆن ئەبێت لە دهۆکەوە دەنگ بدرێت دەنگ بە کاندیدێک لە گەرمیان یا لە حەڵەبجە بدرێت ئەمە چۆن ئەبێت من لە گەرمیانم دەنگ بدەمە کەسێک کاندیدە لە دهۆک ئەمە ئەبێ هەموو شت لێکلا بکرێتەوە خەڵکی سنوورەکە دەزانێت کە دڵسۆزی ناوچەکەیەتی بۆیە دەبێت ئەم یاسایە هەموار بکرێت و بازنە بکرێت ئەم یەک بازنەیە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکەکە ناکات باش ئەگەر ئەم دۆخە بەردەوامی هەبێ مەترسیەکان چییە بۆ سەر ئەوەی کە ینیەوەی کە باز دەکرێت قوارەی هەرێمی کوردستان ئەوەی کە باز دەکرێت ڕیزی لە نێوان لایەنەکانە لە هەرێمی کوردستان چکە گەر بەم شوێ مامەڵە بکرێ پێما ئەوە شەکرێتە ژێر مەترسیەوە تا چەند ئەم دۆخە بەرەو پێش بڕوات خەڵکەکە زیاتر ناڕازی دەرەبڕێت ئەم ناڕازیە تەنیا لە زوومی سۆز نامێنێت بەرەو سۆزی زوونی ئەوانیش دەڕوات خەڵکەکە بەرەبەرەوە لەم دۆخە دەکات کە ئیتر کۆنتترۆلی خەڵکەکە ناتوانین بکەین بە شێوەیەک لە شێوەکان خۆپێشاندان و هەروە ڕزایەتی گشتی لە تەواوی هەرێمی کوردستان دروست دەبێت و ئەمەش پاڵنەرە بۆ ئەوەی دەراوسەکان دەست بخانەنەوە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکەکەی و ئاژاوە گێڕی دروست ببێت و لە دوجار ئەم قوارەیە بکەوێتە مەترسیەوە ڕەنگە حکوومەتی ناوەندیشتە دەخل بکات و لە ڕێگەی دادگای فدرالیەوە ئەم دەسەڵاتە نەهێلێت و دەسەڵاتێکی تر لە ڕێگەی دەنگدان و لە ڕێگەی ئەو یاسانەی کە تایبەتن بە فدرالیەت و هەرێمایەتی دەسەڵاتێکی تر بۆ ئەم هەرێمە دابنات بۆیە دەبێت ئەوانش هەست بەو مەترسیە بکەن کە چیتر نابێت خەڵکەکە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ یا بکرێت و دەبێت بە دۆخی سروشتی خۆی بگەڕێتەوە مامەڵەی ڕاستەقینە لەگەڵ خەڵکەکە بکرێت کوتەکەی لە کاتی خۆی دابن بکرێت خزمەتگوزاری بۆیان دابن بکرێت دەست خۆش بۆ بەڕێز عەباس مەحموود ڕۆژنامەنووس کە ڕاستەوخۆ لە خانەقینەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداری بەڕێزتان